سنتەری میترۆ بۆ داکۆچی لە ڕۆژنامەنووسان لە شاری هەولێر لە ژێر ناوی میدیای سێبەردیمەنەکەی پاوان کردووە راپۆرتی ڕەوشی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بۆ ساڵی 2018 بڵاو کردەوە. لە راپۆرتەکەدا ساڵی 2018 خراپتر لە ساڵانی ڕابردوو بۆ ڕەوشی ڕۆژنامەنووسان تۆمار کراوە. سەرۆکی دەستەی سربەخۆی مافی مرۆڤیش دەڵێت ئەگەر بێت و ئازادی ڕادەربڕین فەرەهەم نەکرێت ڕەوشی هەرێم ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەچێت. ئەگەر ڕۆژنامەنووس و ئازادی ڕادەربڕین و ئەو مافەی بۆ نەدرێتن ئێمە قەت ناتوانین ئەم وەزعی ئێستا بەرەو باشتر ببین و ئەوەی بتوانین کەوا هاوڵاتیەک کە لە ماڵی خۆی دانیشتووە چۆن ئێمە ئەم زانیاریە بۆی بگەینەوە هەتا ماڵی خۆی بەڕێگای کەناڵەکانی میدیا فشارێک دەخەینە سەر حکوومەتی هەرێمی کوردستان کەوا ئەم راپۆرتە بە هەند وەربگیرێ راپۆرتێکی ئاوا لە ڕێکخراوێکی ناوخۆ کە بە فەرمی ماندی بووە ئەوەی دەرهێناوە کاری لەسەر ئەوە بکەن نەک تەنانەت ڕێکخراوێکی نێودەوڵەتی ڕەنگیشە بۆ مەبەست و مەڕامێکی سیاسی تر بڵاوی بکاتەوە هەموو کەناڵەکان و هەموو ڕاگەیاندن و هەموو دەستگایەکانی حکومی سەرقاڵ دەبن. بەرپرسی پەیوەندیەکانی سنتەری میترۆ دەڵێت 264 ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیایی سکاڵایان لای سنتەری میترۆ تۆمار کردووە کە 349 جۆری پێشەلکاریان بەرامبەر ئەنجام درراوە. 264 ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیایی سکاڵایان لای میترۆ تۆمار کردووە کە 349 جۆری پێشێلکاریان بەرامبەر ئەنجام درراوە. پێشێلکاریەکان ڕێگری و جیاکاری 188 دەست بەسەرکردن بەبێ بڕیاری دادگا 24 فەرمانی دەستگیرکردن بە بڕیاری دادگا لە دەرەوەی یاسای کاری ڕۆژنامەنووسی 17 لێدان 13 برینداربوون 12 شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەنووس 3 زەوتکردنی کەلوپەلی ڕۆژنامەنووسی 26 هێرش و هەڕەشە و سوکایەتی 57 تەقەکردن هێرش بۆ سەر ماڵی ڕۆژنامەنووسان 3 سوتاندنی کەناڵ 1 ڕاگرتنی پەخش 5. لە ژێر سایی دەسەڵاتی هەردوو حیزبی چەکداری هەرێم ناوی هەرێمی کوردستان بەردەوام لە ناو لیستی ڕەشی راپۆرتی ڕێکخراوە ناوخۆیی و نێودەوڵەتیەکاندایە کە تێیدا ئازادیەکانی مرۆڤ و ئازادی ڕاگەیاندن پێشێل دەکرێت. دوایین راپۆرتیش سنتەری میترۆ بۆ ئازادی ڕۆژنامەنووسان بڵاوی کردەوە و تێیدا بارودۆخی ڕۆژنامەنووسانی بە خراپ وەسف کردووە و دەڵێت ڕۆژ بە ڕۆژ ڕەوشی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بەرەو دواوە دەچێت.